زۆرێک لە خەڵکی ویستویانە واز لە پۆرنۆگرافی و خۆخاڵیکردنەوە بێنن بەڵام بەداخەوە ویستویانە بە ڕێگەی خۆیان ئەنجامی بن. بەڵام بە ڕاستگۆیانە لە خۆت بپرسە ئایا ئەوە هەر بەڕاستی سەرکەوتووە بێت؟ من پرسیارێکی زۆرم پێگات لەلایەن ئەوانەی کە تووشی ئالوودەبوونی پۆرن بوون. پەیوەندیەکەن لەبەرەوەی کە پێیان تەرک ناکرێتەوە و نازانن چیتر بکەن. جاگەرەتەوەی واز بێنیت وە دووبارە ژیانت دۆزیتەوە بەبێ ئەم خەم و پەژارەیە هەمووی کە پێویستە بیکەیتەوەیە کە ئەبێت گوێ لە پسپۆڕەکان بگریت و ئەوە بکەیت کە پێ دەڵێن ڕێگایەکی تربوونی نییە. جا لە مەڵقەیە بە کورتی باز لە یەکەم چارەسەرەکەم کە نزیکتر تەکاتەوە لە ڕێگای چاکبوونەوە لە پۆرنۆگرافی و خۆخاڵیکردنەوە و هەر چالاکیەکی تری نەخوازراوی جنسی. وازانم لەوانەیە پێشتر گوێت لەوە بوو بێ کە بێت قبوڵی بکەیت وەدان بنیت بەوەی کە تۆ ئالوودە بوویتەوە بەستراویتەوە بە پۆرنۆگرافیەوە. ئەوە یەکەم هەنگاوە. جا حەزت لێ بێت یان نا؟ وازانم کە هەستی زۆرم لێکەر هەیە کە ئەوێ ڕێت لێ بگرێ لەم ڕاستیە. وازانم کە چەندەها بیان و هەن کە ڕێت لێگرن لەم هەنگاوە زۆر گرنگە. ئەزانم لۆمەی کلتورەکەت و پەروەردە و ژینگەکەت دەکەیت و هەموو کەسێکی تر جگە لە خۆت. وازانم چەند قورسە کە بەرپرسیارەتی ئەم کێشەیە بگریتە ئەستۆی خۆت. بەڵام ئەمە یەکەم شتە کە بێت بیکەیت. و قبوڵکردنی دۆخەکە بەوەی کە چۆنە مانای ئەوە نییە کە تەنها بۆ خۆت دانبنەی بە کێشەکەیە. نا، بەڵکو پێویستە بە جددی بیرکەیتەوە لەوەی کە بە کەسێکی تر بڵێیت جگە لە خۆت بۆ یارمەتیت بات. کەسێک کە متمانەی پێکەیت، کەسێک کە بزانێ یارمەتیت بات و دەستە بگرێت بۆ ڕێگای چاکبوونەوە لە پاکێتی و وریایی و هۆشیاریە. بەڵام ئەگەر وانەکەیت و بیتە دواوە ئەو بڕیارە دوا بخەیت، ئەوە چاکبوونەوە چارەنووست نابێت. لەوانەیە بتوانی هەر ئەمڕۆ دەست پێ بکەیت بە دانپیانان بە هەڵەکانتە بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە خۆی پەروەردگار بە خوێندنی ئەم دوعا جوانە دڵسۆزانە لە ناخی دڵتەوە. اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. خوای جان تۆ پەروەرێنمیت. هیچ کەس شایستەیەوە نییە بپەرسترێت جگە لە تۆ. منت دروست کرد و منیش بەندەی تۆم و من لەسەر ڕێکەوتن و پەیمانی خۆمم ئەوەندەی بتوانم. پەنا بە تۆ ئەگرم لە هەموو خراپەیە کە کردومە. من لە بەردەم تۆیە دان ئەنێم بە هەموو ئەو نیعمەتانەی کە پێت داوم و دان ئەنێم بە هەموو تاوانەکانمە. جا لە تاوانەکانم خۆش بە چونکە هیچ کەسێک لە تاوانەکان خۆش نابێت جگە لە تۆ. هەر کە تەواو بووی لە دوعاکە ئێستا کاتیەتی بڕیار بیت کێتر پێویستە بە دۆخەکەت بزانێت. وتکە پێم مەڵێ کە هیچ کەسێک نییە لە دنیاە بتوانێت پشگیریت بکات. چەندەها هەن کاتوانن و چەندەها ئەیانەوێت یارمەتیت بن. هەر تەنها ئەگەر بتوانیت پێیان بگەیت بە سادەکردنی خۆت و قبوڵکردنی ئالوودەبوونەکەت وەکو ڕاستیەک، لوتبەرزی و خۆپەسەندی خۆت واز لێ بێنە و تەسلیمی ئەڵڵا بە سوبحانەهو وەتەعالە ئیترەوەی کامێنێتەوە بێگومان ئاسانترە بێت.